بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایق ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان ئەبین بۆ باسی ڕۆژ ئەم شەو باسی ڕۆژ میوانێکی تایبەتمان هەیە جەنابی کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین دیارترین بابەت کە مەبەستمە لەگەڵ جەنابیان قسەی لەسەر بکەین کۆبوونەوە و پرس کۆنفرانسەکەی ئەمڕۆی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە دیارە کاک سعدی ئەحمەد پیرە جەنابیان وەکو تەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک باسی کرد سەبارەت بە کۆبوونەوەکە و واروەها کاک مەحمودی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش لای خۆیەوە یعنی وەکو تەواوکاریەک بۆ قسەکان باسییان لەو کۆبوونەوەیە کرد ئاماژیان بەوەدا کە پرۆژەیەکی نیشتیمانیان ئەبێ وەکو یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات و پرۆژەکە لە ڕۆژانی داهاتوو لەلای ئەخرێتە بەردەستی مەکتەبی سیاسی هەردوو پارت و پەسەند ئەکرێت و من مەبەستم ئەم شەو بزانم کە ئایا دوایەوەی پەسەند دەکرێت ئەخرێتە بەرچاوی ڕایگشتی و لایەنە سیاسیەکانی دیکە و ئایا ئەوان وەکو ئاماژەیان پێدا کە دەرگایان کراوەیە بەڕووی پارتە سیاسیەکانی دیکە دەرگاکراوەی بەمانای ئەوە دێت کە ئەمان بەرەو ڕوویان ئەچن یان ئەوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات چاوەڕێکن کە لایەنەکان وەڵام و تەجاوبیان هەبێ بۆ پرۆژەکەی هەردوو لایەن و ئەشمانەوە بزانین کە ئایان پرۆژێ تایبەتە تەنها بە دنیابینی یەکێتی و پارتی بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراق و حکوومەتی داهاتوو و لایەنە سیاسی جیاوازەکانی عێراق بە سونە و شیعەوە یاخود پرۆژەکە دنیابینی هەردوو پارتی تێدا دەبێت بۆ هەرێمی کوردستان و باشترکردنی دۆخی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە دیارە سەبارەت بە بابەتی دیکەش گفتوگۆ ئەکەین لەوانە کە ئایا هەرێمی کوردستان لە ئێستادا کە پارتە سیاسیەکان تا ڕادەیەک لە یەک دوورن چۆن ئەتوانن پێکەوە بە یەکشان بڕۆنە بەغدا و داکۆکی و وەکووەوترێ شەڕ لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەن و بێگومان هەندێک گفتوگۆی دیکەش لەسەر دیدارەکانی کاک سعدی ئەحمەد پیرە وەکو ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو تەبێژیش بێگومان لەگەڵ بۆ نمونە لێپرساوی نووسینگەی نێردەی یەکێتی ئەوروپا کۆنسوڵی تورکیا ئەوەندەی دەرفەتە بێ گفتوگۆەکەین من زیاتر ناڵێم کاک سعدی ئەحمەد پیرە وتەبێژی یەکێتی و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوتان لێبێت ئەوەی بەنسبەت بینەرانەوە گرنگە لە ئێستادا ئەوەیە ئەو پرۆژە نیشتیمانیە کە یعنی پاشکۆی نیشتیمانی هەڵگرتووە بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە ئەم پرۆژەیە لەکوێدا نیشتیمانیە و پرسیارێکی ناباویشە لە ئێستاەوە ئەیکەم چی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدایە ئەم پرۆژەیە بەڵێ سڵاوم بۆ بینەرانی خۆشەویست ئێوارەتان باش لە ڕاستیدا ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ لە نێوان هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کرا کۆبوونەوەی دەوریە ئێمە لە پاش هەڵبژاردننی 12 پێنجەوە بڕیاری ئەوەماندا کە کۆبوونەوەی هەفتانە بکەین ئەو کۆبوونەوەش بە مەبەستی تاوتێکردنی پرۆگرامی لایەنە سیاسیەکانە پرۆگرامی خۆمانە بۆ ئامادەکردنی پرۆژەیەک بۆ ئامادەکردنی بەرنمەیەک پێی دەوترێ بەرنمەی کاری هاوباش هی لایەنە کوردستانیەکان ببێ بە بناغەیەک بنەمایەک بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنە سیاسیە عێراقیەکان بە مەبەستی دامەزراندنی حکوومەتی عێراقی فدرالی تازە لە ڕاستیدا هەر لە دوای هەڵبژاردن ئێمە دوو شتماکرێکیان ئەوەیە ڕامانگەیاند کە لایەنە سیاسیەکان تا دوێنێ ینی تا ڕۆژی 12 مانگ مەشغولی هەڵمەتی هەڵبژاردن بوون هەڵبژاردن بوو لە باش 12 مانگ هەڵبژاردنەوە دەست پێ بکەین بۆ کۆبوونەوە بە چڕی دیارە بەشێک لەو لایەنانە ڕایانگەیاند کە ئەوان
لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامەکانی بەرایی هەڵبژاردن ناڕازین سکاڵایان هەیە تا سکاڵاکانیان یەکلا نەکرێتەوە ڕەنگە نەتوانن ئەم گفتوگوێ بکەن ئێمە لەسەر ئەوە کێشەمان نەبوو. بۆ هاوڵاتی چی تێدا دەبێت دیارە هاوڵاتی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان وەکو لە باقی عێراقیش کێشەی ئابووری هەیە، کێشەی ئەمنی هەیە، کێشەی بێئیشی هەیە، کێشەی کارەبا هەیە. ئەم کێشانە کێشەی گژیرن لە عێراق، بەڵام ڕەنگە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر باشتر بێ. لەگەڵ ئەودا ئەبێ هەوڵ و تەقەلای ئەوە بدرێ عیلاج کرێ. ئێمە لە ڕووی سیاسیەوە لەگەڵ عێراق و لە فەرهەنگی تێگەیشتنمان بۆ کێشەکان و سیرکردنمان بۆ گۆڕانکاریەکانی لەم ناوچە و تەرازوی هێزەکان جیاوازە لەگەڵ باقی عێراق. لە هەمان کاتیشدا ئێمە بەیەکەوە عەقدێکی ئیجتیماعیمان هەیە، عەقدێکمان هەیە کە لەسەری دەنگمان داوە کە دەکات دەستور. تا ئێستا دەستور جێبەجێ نەکراوە، جێبەجێ نەکردنی دەستوریش بەشێکە لە کێشەکان چکە مافەکانی ئێمە خەڵکی کوردستان بەشێکی زۆری لە دەستور دێنە سەرباسیەوەش. کاک سعدی سەبارەت بە پرۆژەکە ئێوە باستان لە ڕەشنووسێک کردووە، واتە پرۆژەکە ڕەشنووسەکەی ئامادەیە و ئەگەر ڕەشنووسەکەی ئامادەیە چی لە ئەولەویەتی ئەم پرۆژەیەیە؟ هاوڕێیان تکایە ئەو دەنگە چارەسەر بکەن چونکە دەنگی من زۆر بە زەحمەت دەگاتە لای کاک سعدی. کاک سعدی دەنگم بەرزەکەمەوە هەندێک بەڵکو بەڕێکوپێکی بگاتە لای جەنابتان تا کێشەکە چارەسەر ئەکرێ. ئەم پرۆژەیە یعنی لەگەڵ پرۆژەکانی ڕابردوو لە دوای ڕاپەڕینەوە چ جیاوازیەکی هەیە لە ئێستاە ئەگەر ئاماژە بەوە بدەن؟ پرۆژەکانی ڕابردوو با بڵێن بەرنامەکانی ڕابردوو بۆ حکوومەتی عێراقی فێدەرال ئەوە بوو کە ئەو کەسایەتی کە دەستنیشان دەکرا بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرنمەیەکی کاری خۆی هەبوو کە لە ڕۆژی ناوزەتکردن و ئیعلانکردنی لە کەناڵەکان ڕای دەگەیاند. لەم ئەم جارەیان ئەم پێم وایە ئێمە پرەنسیپەکانی کە ئێمە کۆکاتەوە لایەنە عێراقیەکان و لایەنە کوردستانیەکان مەسلەی شەراکەتە، شەراکەتی حەقیقی و مەسلەی تەوافقە و مەسلەی تەوازونە. شەراکەتی حەقیقی یعنی ئێمە بین لایەنە سیاسیەکانی کە حکومەت پێکدێنین کوردستانی و عێراقیەکان بەرنمەیەک بۆ حکومەت بنووسینەوە، ئەو بەرنمەیە بدرێ بە ئەو کەسێک کە دەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ئەگەر ئەو بەرنمەی جێبەجێ نەکرد لا بدرێ هیچکەدا بندرێ لەوە پێش ئەو خۆی بەرنمەیەکی دەنووسێ و بە ئیستیفادەکردن لە ڕاوێژێکی پرسە خەسوانەیەکی دەکرد، بەڵام لە بەرنمەکەی ڕەنگە لە نیوەی لای دەدا کەسیش محاسبێن دەکرێت. پێمان وایە دەبێ هەموو لایەکمان کۆک بین و ئیمزا بکەین لەسەر ئەوەی ئەو بەرنمەیە کە بەیەکەوە دایدەژین لەسەر ئەساسی مەبدەی شەراکەتی حەقیقی ئەو بەرنمەیە کە عێراق حکوومەت خۆی ملزەم کە حکوومەتی فیدرال بە تایبەتی سەرۆکی حکوومەتی فیدرال کە ئەو بەرنمەیە جێبەجێ بکە و دیارە لە دام و دەستگاکانی تری کە دەوری چاوەدێریان هەیە چ پەرلەمان چ بەڕێز سەرۆک کۆمار ئەبێت چاودێری جێبەجێکردنی ئەم بەرنمەیە بکەن. گەرانتی هەر کەواتە کاک سعدی هیوادارم ئێستا دەنگم بەباشی بگاتە لای جەنابتان. ئەم پرۆژە نیشتیمانیە تەنها تایبەتە بە مامەڵەکردنی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراق و پارتە سیاسیەکانی عێراق یان بۆ نێوخۆی هەرێمی کوردستانیشە؟ بۆ عیلاج ناکرێ ئەو سەڵتە پرۆژەی نیشتیمانی ئێمە داخوازیەکانمان دیارە، داخوازیەکانی ئێمە بریتە لە وەکو وتم پرەنسیپەکانی عێراقی لەسەر دامەزراوە کە دەکات مەجلیسی فیدرالی، دەکات شەراکەتی حەقیقی، دەکات مەبدەئی تەوافق، مەبدەئی تەوازن، تەوافق بە حکمی ئەوەی کە ئەمڕۆ عێراق وڵاتێکە لە پێکاتی جیاجیا پێکاتەوە بە تایبەتی سێی ئەساسی هەن وەکو شیعە سوننە کورد و هەر بڕیارێک کە بە ئەکسەریەتی
بە ئەکسەریەتی پەرلەمانی بدرێ دەکا فەرزکردن چونکە زۆر جار وەیە لە منتەلەقی شۆڤێنی لە منتەلەقی تایفی بڕیارێک دەدرێ و لەو ماوەی دوایی لە ساڵنی دوایی ئێمە زۆر شتمان لەو بابەتە بینی گەلە کۆمەچێک دەکرێ و ینی بەڕاستی هەندە جار جێگای مەترسی بوو دەیگەڕینەوە بۆ سەردەمی دەیگەڕینەوە بۆ سەردەمی ڕژێمی پێشوو بە پەنجە هەڵشەقاندن و بە هەڕەشەکردن کۆ دەبوونەوە و یەک ئەو کاتە سونە و شیعە و ئەوانە بەڕغم هەموو خلافاتی نێوان خۆیان کۆ دەبوونەوە پشتیوانی دەکران لەگەڵ هەندێک هێزی دەرەکیش بۆ ئەوەی شتێ بەسەر کووردا فەرزکەن من پێم وایە ئەوە کە کورد لە هەندێکی بێدەنگ بۆ یا قوتی داوە نەک لەبەرەوەی ڕازی بووە لەبەرەوەی بارودۆخەکەی نالەبار بووە بەڵام هیچ ڕازی نەبووە قەت ڕۆژێک لە ڕۆژان شت لەسەر فەرزکردنی قبول نییە و قبولیشی ناکە بۆیە ئەمە کاک سعدی هێزە سیاسی عێراقیانی بزانن نەیانتوانی تا ئێستا لە ڕێگای هەڕەشە لە ڕێگای فەرزکردنی ئیرادا لە ڕێگای ئەکسەریەتی نیابی نەدەنگ زیاد بکەن نە عێراق بەرەو سەرکەوتن بە بەعکسەوەی کێشەکان هەر زیاتر کەڵەکە بوو تا ئێستا ئەوە دەبینی چۆن تەقیەوە کە ئێمە زۆر نیگەرانین بۆ خەڵکی بەسرە زۆر نیگەرانین بۆ خەڵکی کەربەلا و نەجەف و ڕوومادی و شارەکانی تر و پشتیوانی لە داخوازیە ڕەوەکانیان دەکەین ئەوەی کە پەیوەندی بە خزمەت گوزاریەکان لێ دەکەین کە هەوڵی ئەوە بدەن دامەزراوەکانی کە مافی خەڵکی پێوەیە دەستکاری نەکەن و نەیشتێنن بەڵکو کاک سعدی من داوای لێبوردنەکەم ئەگەر تا ئێستا کێشەی دەنگ چارەسەر نەکرابێ بەڵام ئەو پەڕی هەوڵە دەم کە دەنگ بەرزکەمەوە بۆی بەڕێک و پێکی بگاتە لای جەنابتان عێراق نەچوو بۆ دەنگدان ئەمە خۆی لە خۆیدا زەنجی خەتەر بوو بەڵێ کاکە ئیسرائیل ناکەم من لەو بۆ ناتوانن عیلاجکەن ئەم بەڵێ برادران تکایە هەوڵی زیاتر بدەن بۆ ئەو کێشەیە چارەسەر بێ و کێشەی دەنگە من دووبارە داوای لێبوردن لە کاک سعدی یەکەم کاک سعدی بەنسبەت پرۆژەکەوە دوای ئەوەی لەلایەن مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە پەسەند دەکرێت ئەی خەنە بەردەمی ڕایگشتی و پارتە سیاسیەکانی دیکەی سەرگۆڕەپانی هەرێمی کوردستان تێنەگەیشتن سوالەکەی جەنابەت تێنەگەیشت هیچ تێنەگەیشت پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە دوای ئەوەی کە لەلایەن مەکتەبی سیاسی یەکێتی و پارتیەوە پرۆژەکە پەسەند ئەکرێ یعنی دواتر ئەخرێتە بەردەم ڕایگشتی بۆی ڕایگشتیش بزانێت دنیابینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ چارەسەری کێشەکان چییە و هەروەها دواتر بخرێتە بەردەستی پارتە سیاسیەکانی دیکە بەڵێ هاوکاران لە هەوڵیەوەدان کە ئەو کێشەی دەنگە کە دەنگی من بە زەحمە دەگاتە لای کاک سعدی چارەسەر بکەن دیارە بەس بۆەوەی بینەرانیش بەرچاویان ڕوون بێت ئەمڕۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە بڕیاردرا کە پرۆژەیەکی نیشتیمانی لەلایەن هەردوو لاوە ئامادە بکرێت دوایەوەی لەلایەن مەکتەبی سیاسی هەردوو حزبەوە پەسەند دەکرێت ئەم پرۆژەیە کاک سعدی ئێستا گوێتان لە دەنگی منە بەوە ڕوونی بەڵێ کاک سعدی پرسیارەکەی من ئەوە بوو دووبارە داوای لێبوردنەکەم لەبەرە و کێشەی دەنگە کە ئەگەر بێزار بوو بیت دوای ئەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی ئەم پرۆژە نیشتیمانیە پەسەند دەکا ئەی خەنە بەردەم ڕایگشتی و پارتە سیاسیەکانی دیکەش ئێمە هەیئەتێکمان پێکهێناوە لە هەردوو لە ئەو هەیئەتە ئەرکەکانی ئەم وەفدا ئەو بابەتانەی کە لە ناو ئەم پرۆژەیە دەستنیشان دەکرێن بە ئیسیفادە لە پرۆگرامی هەموو لایەنە سیاسیەکان ئامادە دەکەن و ئەو پرۆژەیە بە شێوەی پرۆژەیە ڕژنووسە هەر لایە دەیبا بۆ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی خۆی یا گفتوگۆ دەکات لەسەر مەکتەبی لەگە مەکتەبی سیاسی سەرکردایەتی خۆی و هەر لایە لە ئەساسیدا پرۆژەیەکی هەیە شتێکی ئامادە کردووە
ڕدەخشە ڕێگایەکی ئامادە کردووە ئەوە ئەو پرۆژەی کە ئەمە دەمان بێ لایەنەکان تریش ئەتوانن بیان بێ و نەزەری خۆیان بدەن و دەوڵەمەندی بکەن چکە ئێمە کە باسی پرۆژەیەکی نیشتیمانی دەکەین دەرگا کراوەیە بۆ هەموو لایەنەکانی تریش کە بتوانن هاوکاری بکەن و ئەو پرۆژەیە دەوڵەمەند بکەن تەنانەت دەتوانن بەشداری بکەن لەو هەیەتێک کە دەڕوا بۆ بەغداش بۆ گفتوگۆکردن. بەڵێ ئەو کەواتە کاک سعدی ئێوە چاوەڕێ ئەوانەکەن یان ئەچن بۆ لای لایەنەکان سەردانیانەکەن؟ ناخ ئێمە چاوەڕێ ئەوە عێراق خۆ چاوەڕێ ئەوان ناکە یانێ تو ناتوانانی بڵێ هەموو عێراق چاوەڕێی کوردەکە خۆ ئێمەش دەبی لە کاتی خۆی ئامادەبین و ئێمە ئەومان پێوتون بەڵام دڵیان دەکەین لەوەی کە ئێمە نیگەران نین لەوەی کە ئەوان سکاڵیان هەیە ئەوان پێوە نیگەرانن لەسەر مەسلەی دەنگەکانیان مافی خۆیانە من بەعینی مناسبە ئەمە شتێ بڵێم وڵە ئەوڕۆ بۆ من جێگای سەرسوڕمان بوو کە دوو بەرنامە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن تەریب نەقل دەکران یەکیان گۆڕانکاری لە بەرپرسی دامەزراوەکانی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و ئەو کۆنفرانسی ڕۆژنامەوانیەی کە لەلایەن مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە هەولێر دەکرا وەکو ئەوە وابوو لە دوو دنیای زۆر جیاواز قسە بکەین من نیگەران نیم لەبەوەی شەغعەت هەم باسی کەمی دەنگی پارتەکە چکە مەسرفێکی یەکجار زۆری کردە لە 5 ساڵی ڕابردوو دەنگەکانی لە قەدەر مەسرفەکەی نەبوو ئەو دەبی بۆ کادیرەکانی پارتی پاساو بێنێتەوە ئەوەی جێگای نیگەرانی بۆ من کاک جعفەر کە غەیری عادەتی خۆی بە شێوەیەک باسی سلێمانی دەکە وەکو دهۆک بەهەشت بێ و سلێمانی عاسێ بێ باشە تا ئێستا دهۆک اعتراف بە حکومەتی هەرێمی کوردستان نەکردووە ئەگە سلێمانی جاروباری ئیلتیزامی کردەوە ئەو ئیلتیزامەشی نەکردووە و ئەو حالەتی کە لە دۆکەیە وەکو ئەوروپای شەرقی قەدیم بوونەوەتونەوە کۆمەنۆ لە سەتی دەنگکانی هێناوە من پێم وایە قەت دەبواە باسی شتیوانەکە چکە ئەزانی ئێمە زۆر دهۆکمان دیوە هەولێرمان دیوە سلێمانیمان بینیوە من ناڵێم هەمووی میسالیە بەڵام ئەوە نییە لە سلێمانی وێران بێ کاک سعدی بۆ ئەوەی هەر ینی لەو تێبینیانەی جەنابەت ئاماژەت پێدا باس لە شتێکی دیکە بکەین بەڵێ چەند گرنگە لە ئێستادا پارتە سیاسیەکان بەرپرسیارانە مامەڵە بکەن لە جیاتی ئەوەی کار لەسەر زمانی گفتوگۆ و لێک تێگەیشتن بکەن کار لەسەر استیفزازکردنی یەکتر بکرێت لە ئێستادا ئێمە چەند پێویستمان بەوەیە کە ئەم نێوماڵە شپرزەیە ڕێک بخەینەوە و ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەنگاوگرنگە بۆ هەموو بەڕێز یەکجار زۆر گرنگە لەو کات و ساتە هەستیارە کە ئێمە دەبینین گرنگێکی زۆر بە هەرێمی کوردستان دەدرێ هەر لەو دوسێ ڕۆژی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە دوسێ سەفەری سەرکەوتوو لە ئەوروپا بوو و خەڵکێکی زۆری لەو مناسەباتانە بینی وەفدی ترمان هەبوو لە کۆبوونەوەکانی ناتۆ لە بواری ئەمنی دیمانە بە چاوی خۆمان و بۆمان دەجێڕنەوە کە دنیا چەند مۆتەمە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان پێویستە لە ئاستی مەسئولیەت بین لە بەرامبەر میلەتەکەمان و ئەوەندەش دەم بە هاوار نەبین کە هەموو شتەکانمان زەربی سفرکەین لەبەر ئەوەی لە جەیەک دەنگێکی کەممان هێناوە هەوڵی ئەوە بدەین کە ڕێز لە دامەزراوەکانی خۆمان بگرین ڕێز لە پرۆسەی سیاسی بگرین ڕێز لە یەکتری بگرین کارمان لەسەر ئەساسی پێشکەشکردنی باشترین بەرنامەبی هاوڵاتی بێ حەقی هەبی لەسەر ئەساسی بەرنامەی جیاجیا دەنگ بدا نەک بە ترس و بە خۆفەرزکردن و بە ئیرادەی نادروست و لەبەر ئەوەی کە دەنگمان نەینایە هەموو عملی سیاسی زەربی سفر بکەین نابێ شتیوان نابێ مەسئولیەت ئەوەش دەگەیەنی کە ئێستا مادەم ئێمە هەڵبژاردنمان تاوا کرد ئێستا کار لەسەر پرۆژەیە بکەین ئەو پرۆژە داخوازی و هەمومی خەڵک بێ زۆر کەس پرسیارمان لێ دەکات دەڵێ ئەرێ فلان پۆست بۆچێ فلان پۆست بۆچێ من پێم وایە ئێستا کارێکی زۆر خراپە ئێمە ئیشی ئەساسیمان مەوزوعی ئەوە بێ چا گالۆن نەفت لە کێ و بۆچێ کام خاوەن کۆمپانی پێ دەوڵەمەندترکەین یا کام کوڕی کام بەرپرس لە کام پۆست دابنێن پێم وایە ئەوە مشکلی خەڵک نییە مشکلی خەڵک ئەوەیە کارەبای هەبێ مشکلی خەڵکی ئاویە بێ مشکلی خەڵک ئیشە بێ و موچەکانیشی لە کاتی خۆی وەرگێ ئەمانە مشکلی خەڵک پێویستە ئێمە هەموو زۆر جار قسە لەسەرەوەکەمان بەکاربێنێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان باش بێت
دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش باش دەبێت. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەمەی لە ئێستادا ئەم لێک تێگەیشتنەی لە نێوان ئەم دانیشتانەی کە لێرە بە 2 هەفتانەش بەدەوامەتی پارتی بەدی ئەکرێ بڵێن ڕێکەوتنێکی ستراتیژی نوێیە؟ نا ڕێکەوتنێک بە معنای ڕێکەوتنی استراتیژی پێش و ئیلغا نەکراوە ڕەنگە کاڵ ببێتەوە لە جێک بۆ زیندویەکاتەوە ئەم دانیشتانە سیرکراوێ لە چێ لە بەرژەوە دیوە وتیانە ڕێکەوت پەلەمەکە پەلەمەکەکەم لە چۆ پێویست بوو بێوتیان ڕێکەوتنەکە ماوە لە چێ پێویست نەبێ وتیان ڕێکەوتنەکە نەماوە. ئێمە پێویستە ئیش بکەین لەسەر دروستکردنی مەناخێکی زۆر باش پێشەکی لە نێوان پارتی وێچێتی وەکو خۆت فەرمووت پارتی وێچێتی علاقەتیان خراپی بارودۆخ یارێمی کوردستان بەرەو خراپی دەڕوە و هەوڵدەن ئەو مەناخە بە شێوەیەکی وا دڵگیر بێت کە لایەنەکانی تریش بێن سوود لە ئەو پانتایە ئازادی دیموکراتیەکان وەرگرن. باشە کاک سادی قسە لەسەر فەرەزەیەک بکەین. ئەمڕۆ جەنابتان فەرمووتان لەگەڵ لایەنەکانی کوردستان دابنیشین کار بکەین لەسەر بەرنامەیەکی کاری هاوبەش وەکو پرۆژەیەکی نیشتیمانی کە ببێتە ئەساس بۆ گفتوگۆکردن لەگەڵ هێز و لایەنە سیاسیە عێراقیەکان بۆ ئایندەی عێراق و دامەزرانی حکوومەتی عێراقی فیدراڵی تازە وەکو فەرەزی و گریمانەیەک ئەگەر لایەنەکانی دیکە لێتان نەهاتنە پێشەوە ئێوە وەکو یەکێتی و پارتی باستان لەوە کرد ئەمڕۆ کە لەسەر نەهجی خۆتان بەردەوام ئەبن ئەمە ڕوون بکەیتەوە ڕوون نەبوو لای ئێمە. باوە ڕوون بێ ئێمە مەجبورین لە کات و ساتی خۆی ئامادە بین بۆ گفتوگۆ دەرگا بەواڵایی دەمینێتەوە بۆ هەموو لایەنەکان. ئێمە بریاری ئەومان داوە کە ڤیتۆمان لەسەر هیچ کەسەیەتیەک و کەسێک نییە و هیچ لایەکی ئیقسا ناکەین پەراوێز ناکەین. دەرگا بەواڵایی دەمینێتەوە لایەنە کوردستانیەکان داوەتن وەکو لایەنە عێراقیەکانیش داوەتن بۆ گفتوگۆ و بۆ بەشداریکردن لەم کاری نیشتیمانی هاوبەش. باشە هیچ لایەنێکی کوردستانی هەیە کە پێشوەختە ئێوە یعنی بزان و زانیاریتان هەبێت کە لە ئەم هاوپەیمانەتیە یاخود ئەم کار و هەوڵانە بۆ نووسینەوەی پرۆژەیەکی نیشتیمانی لە یەکێتی و پارتیەوە نزیک بێت؟ من پێم وایە لایەنە سیاسیەکان هەمویان بۆ ئەندازەیە دوور نین ئەوەی کە جێگای کێشەیە سەرێشە و کێشەیە بۆ ئەوان ئەم ئەنجامی هەڵبژاردن تەسەور دەکەم ئەوانە هەریەکە لە لای خۆی هەوڵی ئەوە دەدا یان بەلای کەمی لە هەڵمەتی هەڵبژاردن سۆزی وەرگرتووە. خەڵک لە کوردستان کەس ناڵێ دەنگن نادەمێ هەمووی دەڵێ تێبگەم با بزانم ئەوان واتە زیلیان کردو کە دەنگیان دەدرێتێ. ئەم لایەنانە لایەنی سیاسین لایەنن کە ڕەنگە لەگەڵ یەکێتی نیشتیمانی ناکۆک بی زۆر هێریش بکات بۆ سەر یەکێتی نیشتیمانی بەڵام کە گەیشتە لای سندوقی دەنگدان لەوێ دەرێ قرسی ئەو جارش با دەنگی بدەمێ. زۆر خەڵک وایە لە پارتیش وایە لە لایەنەکان تریش وایە و ئەو هێزانەکان هێزی سیاسی نین بڵێ برەی ژمارەیەک لە دەنگدەری سابتیە ئەوان دەنگدەری سابتیە نیە دەنگدەرەکانیان ناڕازیەکانن ئەو ناڕازیانەش ڕەنگە لە دەقەیەکەوە بۆ دەقەیشتر دەگۆڕێن. بەڵێ کاک سادی زۆر قسە لەسەرەوە کرا بە دیاریکراوی لە کەرکووک وتیان جیاوازی دەنگەکان زۆر زۆرە و لە نێوان کەوانەیە کە باس لەوە کرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەنگانەی هێناوێتی بەشێکی هی خۆی نییە بەڵام دوای ئەوەی دەنگەکان ڕێژەیەکیان بەدەستە ژمارکرانەوە قسە لەسەرەوە هەبوو کە جیاوازیەکەت زۆر کەمە لە نێوان دەنگەکانی پێشوو ئەوەی ئێستا بەدەست هەژمار کراوەتەوە. ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامتان چییە بۆ ئەوانەی کە لەسەرتان وترا؟ وەڵا ئێمە پێمان زۆر نیگەرانی لەوەی کە هێرشێکی زۆر کرا سەر کادیرەکانی یەکێتی سەرجەماوەری یەکێتی سەرجەماوەری کەرکووک خۆ و دەنگانێک کە دراوە بە یەکێتی لەوێ ڕەنگە بەشێکی زۆر لە پارتە قەدیمیەکان پارتیە ناسراوەکانیش دەنگیاندا بۆ کەرکووک دەنگیاندا بە یەکێتی و لە لایەنەکانی تریش لە ئیسلامیەکانی خەڵک دەنگی هەندێکدا بە یەکێتی دەنگیدا بە کەرکووک. بۆیە من پێم وایە زۆر جێگای سەرسووربان بۆ خۆیەکێتی پێشتریش لە کەرکوو ئەو دەنگانێ هەبووە لە ئینتیخاباتی ڕابردووش. پێم وایە ئەم هێرشەی کەکرا سەر
خەڵکی کەرکووک دەنگدەرانی کەرکووک کادیر و چالاکەوانەکانی کەرکوو لە جێ خۆی نەبوو ئێمە پاش ئەوەی کە دەنگەکان بەڕسمی ڕدەگەیەندرێ هی ئەم بەدەست ژماردنە قسەی خۆمان دەبی دەیکەین بەڵام ئێستا ئەو مۆزوعات تەرکەکەین بۆ کەرکوچیەکان بەڵام پێم وایە غەدرێکی زۆر لە کەرکوچیەکان کرا بۆ پێویستە ئەمە هەر جەنابتان ئاماژەتان بەوە دابوو کە تا ئێستا لەگەڵ لایەنەکان دانەنیشتون بەڵام لە دوای یەکلاکردنەوەی ئەنجامی سکاڵاکان لەگەڵ لایەنەکان لە هەرێمی کوردستان دانیشن بە لە بەرچاوگرتنی دۆخی ئالۆزی ئێستای عێراق پێت وایە بەم زوانە سکاڵاکان ئەنجامیان دەربکەوێت و ئێوەش لەگەڵ لایەنەکان دانیشن؟ دانیشتی ئێمە لەگەڵ لایەنەکان ڕێگر نابێ و بارودۆخی ئێستای عێراقش ڕێگر نابێت ڕەنگە بارودۆخی ئێستای عێراق بتەوەی دواخستن و یا سەبرکردنی پرۆسەکە بەڵام ئێمە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بە دڵنیاییەوە دادەنیشین و قساکەین لەگەڵ هەندێکیان قسەمان کردووە لەگەڵ هەندێکیان قساکەین و بەرنامەکانی ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان عینی ئەو بەرنامەیە کە بەرنامەی هاوبەشە بە وەفدی هاوبەش. باشە کاک سعدی هاوڕێیان ئەگەر یەک خولەکاتم دەنێ بۆ ئێوە پرسیارش لە کاک سعدی بکەم مەبەستمە کاک سعدی جەنابتان لە هەفتەی ڕابردوو لە ینی دەڕۆژی ڕابردوو لەگەڵ کۆنسڵی گشتی تورکیا دانیشتن ئەوەی مەبەستمە بیزانم لە ماوەی ڕابردوودا لەلایەن تورکیاوە ناوە هێرش دەکرایە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستا لێرە بەدووە دۆخی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و تورکیا بەرەو ئاسایی بوونەوە ئەچێت و کردنەوەی فڕۆکەخانەی سلێمانیش بەڕووی تورکیا و بە پێشەوانشەوە لەکوێی ئەو گفتوگۆیانە بوو زۆر بە کورتی سوپاس دەکەم. من پێم وانە تورکیا وڵاتێکی گەورەیە وڵاتێکە لە هێزە ناوچەیەکان سنوورێکی درودرێژەیە لەگەڵ عێراق و هەموو سنوورەکەش دەکەوتە ناو هەرێمی کوردستان کێشەیەکی هەیە لە وڵاتی خۆیان و ئێمە بە تورکیاشمان وە دوتمان ئەمەی کە ئێوە دەیکەن ئەم تعریفە بۆ وەزعی سلێمانی بۆ ئین ئەمە ڕەنگە سەرچاوە بگرێت لە هەندێک راپۆرتی ئەو کەسانێک کە دایانە نان و پیاز بەو راپۆرتە بخۆن لە هەرێمی کوردستان یا لە جێگای تر ئەو لایەنانە بۆیە ئەمە پێویستی بە لێکۆڵنەوە هەیە فەرموو با لێ بکۆڵنەوە بزانین تا چۆ چونکە ئەو ناوچانەی کە هاتوچۆی پێشمەرگەکانی پێکاکای تێدا ناوچەی یەکێتی و سنووری یەکێتی نین و یەکێتی هیچ نەوە تیجارەتێکی نییە لەگەڵ لایەنەکانی نزیک لە پێکاکە جگە لەوەیش ئێمە لەو انتخاباتی ڕابردوو بەعەلەنی ئەوان دەنگیاندا بنەوەی نوێ یعنی تۆ ئەم هێزەی کە لێرەیە پێکاکە تیجارەت لەگەڵ ئێمە نەکە دیفاع لە ئێمە نەکە دەنگ بە دژەکانی ئێمە بدە ئاخر چنەوە دۆستایەتێکە لە بینی ئێمە من پێم وایە ئەمە دەرکەین بۆ دام و دەستگا تایبەتیەکان بە لێکۆڵنەوە لەو بوارە و ئێستا لەو بوارەش دام و دەستگاکانیمە خەریکن لە لێبکۆڵنەوە لە گفتوگۆدان من پێم وایە ئەو مۆزوع عیلاج دەکرێ و من ناکرێت نە تورکیا مقاتعە بکەنە ئێمەش مقاتعە بکەین ئێمە یەک هەرێمین پێم وایە لە وەزیفەی حکوومەتی هەرێمی کوردستانیشە لە مەوزوعی لەو مۆزوع شتێک مەلعانەتی تێدا بەشکردنی هەرێمی کوردستان بەشێکی دەخورێ و بەشێکی ناخورێ یا هەمووی حرامە هەمووی حەڵاڵە. کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی و وتەبێژی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت داوای لێبوردنەکەین کە دەنگ خراپ بوو سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بابینەرانت بەخشی. نانە زۆر سوپاس ئێوە ئەگەر تواناتانە من دەتوانم مایکرۆفۆن شتان بۆ بکڕم ئەوەی دەنگەکەتان زۆر سوپاس پێشنیازەکەشت بە نەزەری عتیبار وەرەگرین سوپاسدانەکەین کێشەیەک بوو ئیتر دووبارە نابێتەوە دیارە لەگەڵ تەکنیکە و شتانش ڕۆدا بەڵێ بینەرانی ئەزیز سوپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خۆ.